لەمڕۆوە قۆناغ بە قۆناغ پلەکانی گەرما بە ڕێژەی 2 بۆ 3 پلە بەرز دەبنەوە بە گوێرەی پێشبینیەکانی کەشناسی ڕۆژانی پێنجشەممە و هەینی لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراق پلەکانی گەرما بەرزترین ئاست تۆمار دەکەن بە جۆرێک لە چەند شارێکی هەرێمی کوردستان پلەی گەرمی دەکاتە 47 پلە. بەرزی پلەکانی گەرما کاریگەری ڕاستەوخۆ لەسەر تەندروستی دەبێت بە تایبەتی لەو کاتانەدا کە تیشکی خۆر بەستونی لە سەرمانە بۆیە پێویستە کۆمەڵێک ڕێنمایی جێبەجێ بکەین لەوانە تا دەتوانن لە نێوەندی کاتژمێر 11 نیوەڕۆ بۆ 4 پاش نیوەڕۆ مەچنە دەرەوە ئەگەر بۆ کاری زۆر پێویست نەبێت و پێویستە بڕێکی باش لە شلەمەنی و ئاو بخورێتەوە. لەناو ئۆتۆمبیلدا هەرگیز منداڵ و بەسەڵاتچوان بێکردنەوەی پەنجەرەکان بەجێمەهێڵە. بەکارهێنانی دژەخۆر لەبەرەوەی تیشکی سەر و بنەوشەی کاریگەری ڕاستەوخۆ لەسەر پێست دروست دەکەن زۆر پێویستە. لە کاتی کارکردن لە دەرەوە باشترە کڵاو بکرێتە سەر بۆ ڕێگریکردن لە بەرکەوتنی ڕاستەوخۆی تیشکی خۆر و ئاگاداری خواردن بن و ئەو خواردنانی کە دەزانن لە بەرگەرما تێک دەچن لە سەلاجایە هەڵیان بگرن و میوە و سەوزە زۆر بخۆن چونکە لەم وەرزەدا زۆر گرنگە. هەموو ئەو مەیان و گۆڕەپانانی کە ئاژەڵانی تێدا دەفرۆشرا لە ڕۆژانی جەژن بۆگەنیان کردوێستە چونکە زۆربەی خەڵک هەر لە مەیانی ئاژەڵەکەی لێکڕی یەکسەر قەسابێک هەر لەوێ بۆی سەر دەبڕی و لە توپەتی دەکرد و گۆشتەکەی دەبردەوە و پێست و خوێن و پاشڕۆی ئاژەڵەکەش هەر لەوێ فرێ دەدرا. ئەوانشی کە لە ماڵەوە سەریان دەبڕی گەر حاویان لێوە نزیک نەبووایە فڕیان دەدایە چۆڵەوانیەک. ئەم جۆرە سەربڕینە وەک پێشتریش ئاماژەمان پێ کردووە دڵنیاییت پێ نادات لە ساخی و سەلامەتی ئاژەڵەکە. بۆ نمونە ئەو کەسانی کە لە سەربڕخانەکان ئاژەڵەکانیان سەربڕیەوە بەشێکی زۆریان کە ئاژەڵەکە نەخۆش بۆ گەڕێنراونەتەوە. جگە لەوەش فرێدانی پاشماوەکانی ئەم ئاژەڵانە و سەربڕینیان هۆکارن بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی و ژینگە پیس دەکەن و دەبنە مۆڵگەی چەندین جۆر بەکتریا و سەرچاوی نەخۆشی و بۆنی ناخۆشیش واتە گەڕەکەکانەگە لە گەڕێکێکدا بێ واتە لە حاویەکدا بێ لە شوێنێکی ناوشاردا بێ ئەو گەڕەکە هەم نەخۆش دەکەوێت هەم بۆنێکی ناخۆش بڵاو دەبێتەوە. لە بەرامبەر ئەمەشا قەسابەکان دەڵێن چارمان ناچارە چونکە سەربڕخانە زۆر دوورە لە شارە و خەڵک بە ئاسانی پێی ناگات. لەسەرەوە ڕاپۆرتێکمان ئامادەیە با پێکەوە بینەریبین. هەموو کەس ڕۆژانە ماڵەکەی پاک دەکاتەوە تا کەسێک یان میوانێکی ئازیز سەردانی ماڵەکەیانی کرد هەز بە بۆنی خۆش بکات و دیمەنی جوانی نێو ماڵەکەیان ببینێت. کەچی هەندێکیان لەو دیوی دەرگای حەوشەی ماڵەکەیانەوە بەبێ گوێدانە پیسکردنی ژینگە و بڵاوکردنەوە بۆنی ناخۆش و ڕەچاونەکردنی ڕێنمایە تەندروستیەکان قوربانی دەکەن. هەندێک لەوانەی قوربانی دەکەن هەر لەو شوێنەی کە ئاژەڵەکەیان کڕی قەسابەکان بۆیان سەر دەبڕن و لە توپەتی دەکەن. تەواوی ئەو شوێنانەی کە کراون بە گۆڕەپانی قوربانیکردن بەهۆی فڕێدانی پاشەڕۆکانەوە بۆگەنیان کردووە. قەساب و فرۆشیارانی ئاژەڵانیش باستەوە دەکەن کە چاریان ناچارە چونکە سەربڕخانە لە سلێمانیە دوورە و ناتوانن بە ئاسانی پێی بکەن. فەقیر فقرانی کوێ گاتە قەرەگۆڵ بۆ حیوانێک و بگەڕێتەوە کاکەیان هیوا سیاری بێنێک قەمەرێکی بێ لە کوێ پیکابێک بە 50,000 نایێتەوە وەرە بۆی. ئەگەر بێ هاوکاری بکات دوو حاوێدانەیە سێ حاوێدانەیە ئەو کەسێک کە خەریکی ئەم چیمەتەوە شۆرێ لێرە قولاپەکانی هەیە جوان پاکیەکە تۆی خاتە ناوی و ناڵێ ئەم سیمان ناشرینەی هەبێ. هێزەمنەکان لە هەر 4 ڕۆژەکەی جەژن بەردەوام لە هەوڵی ڕێگریکردن بوون بەڵام پێیان کۆنتڕۆڵ نەکرا. پاشەڕۆی قوربانەکان هێندە زۆرن ڕەنگە تا مانگێکی دیکە بۆن و بەرامی ناخۆشیان بمێنێتەوە و نەخۆشی بڵاو بکەنەوە. پزیشکانیش دەڵێن پێویستە مەیدانی ئاژەڵ نزیکی کوشتارگە بکرێتەوە تا ئەم دیاردەیە بنەبڕ بکرێت. کاریگەریەکانی دەستبەجێ ئێستا کۆمەڵێک نەخۆشی بڵاو کاتەوە لە ڕێگەی و مێشومە گەزای لەو لە گەرمی کە ئێستا بوونی هەیە چلە کە هێڵی مەترسیەک هاوکات لەگەڵ ئەمەیشا گازێک هەر لەم بەهۆی کاریگەری ئەم میکرۆبانەوە گازێک دروستەکات ئەم پاشەڕۆی ئاژەڵانە لە عملیەکە کە پێوترێت یا لە پرۆسەیەکە کە پێوترێت ترشاندن یاخود فێرمنتیشن. بە گوێرەی ئامارەکان جگە لەو قوربانی لەسەر شەقامەکان کرا 43 تۆن گۆشتی ئاژەڵان لە سەربڕخانەوە ڕادەستی ئەو کەسانە کراون کە قوربانیان کردووە. هەروە 2 تۆن و نیو گۆشتی ئاژەڵەکان کە دوای پشکنین دەرکەوتۆ نەخۆشن لە ناوبراون.
دیار جەمال کوردستان 24 سلێمانی. دوو کەسی دیکە لە عێراق بە کۆرۆناگیانیان لەدەستدا 2270 کەسیش تووشی ڤایرۆسەکە بوون. وەزارەتی تەندروستی عێراق ئاماری 24 کاتژمێری ڕابردووی بڵاو کردەوە. بە گوێرەی ئامارەکە 2270 کەس لە سەر تاسەری عێراق تووشی کۆرۆنا بوون و دوو توش بووی دیکەش گیانیان لەدەستداوە. هەر لە 24 کاتژمێری ڕابردوودا 3242 کەس چاکبوونەتەوە و کۆرۆنایان تێپەڕاندوو. سەبارەت بە وەرگرتنی ڤاکسین وەزارەتی تەندروستی عێراق دەڵێ لە 24 کاتژمێردا 607 کەس ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتو. شەپۆلی پێنجەمی کۆرۆنا جیهانی گرتووەتەوە و لە هەرێمی کوردستانیش ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا وردە و دەڕوو لە بەرزبوونەوەی بە تایبەت لە پارێزگای سلێمانی. زیادبوونی ئامارەکانی توشبوون وا دەکات کە ڕێژەی پشکنینەکانیش زیاد بن. زۆرینەی ئەوانەی ئێستا تووشی کۆرۆنا دەبن بە قورگێشە دەیگرن و لە منداڵانیشدا تایلەشیان بەرز دەبێتەوە یان تووشی سکچون و ڕشانەوە دەبن. پزیشکێکیش دەڵێت هەر کەسێک هەڵگری ئەم نیشانانە بێت ڕەنگە تووشی کۆرۆنا بوو بێت. بە گوێرەی ئامارەکان زۆربەی ئەوانەی تووشی کۆرۆنا دەبن ئەو کەسانن کە ڤاکسینی کۆرۆنایان وەرنەگرتو. پێشتر 3 جار تووشی کۆرۆنا بووە، بەڵام هیچ ژەمە ڤاکسینێکی وەرنەگرتووە. ئێستا کۆمەڵێک نیشانەی هەیە و بۆ دڵنیابوونەوە لەوەی کە بزانێت بۆ جارێکی دیکە تووشی کۆرۆنا بۆتەوە سەردانی پزیشکی کردووە. 3 ڕۆژە نەخۆشم، گیانم مێشەیە، تر بێتاقەتم، یعنی گیانم زۆر ئازاری هەبوو، گۆکێکی زۆریشم هەبوو. زیادبوونی ئامارەکانی توشبوون وا دەکات کە ڕێژەی پشکنینەکانیش زیاد ببن، بەڵام ئەوەی کە گرنگە هاوڵاتیان بیزانن کۆمەڵێک نیشانەی نوێ هەیە کە پێشتر ئەم نیشانانە زۆر بەکەمی وەکو هەڵگری ڤایرۆسەکە سیر دەکرا. ئێستا چیزای کردو قورگ ئێشە، زۆربەی زۆری بە ئیلتیهابی قورگ ئەیگرن، بە تایبەتی مناڵ بە بەتایەکی زۆر بە ئیلتیهابی قورگ یا بە سکچوون ئەیگرن. ئێستا زیاتر ئەوەیە یا ئەوەتا بە سکچوون و ڕشانەوەیان یا ئەوەتا بە ئیلتیهابی قوڕیکە ئەڵە قورگم 2-3 ڕۆژە ئێشیەت یا ئەوەتا بەتایەکی زۆر یا ئەوەتا بە گیان ئێشەیەکی زۆر. تام و بۆنەکە زۆر نەماوە ئێستا، عنیەکە تام و بۆنی نەمابێت زۆر کەمە. بەپێی بە دواداچوونەکانی وەزارەتی تەندروستی زۆربەی ئەوانی کە تووشی کۆرۆنا دەبن ئەو کەسانن کە ڤاکسینی کۆرۆنایان وەرنەگردووە پابەندی ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان نەبوون. تاکە چارەسەری ژەوەیە کە هاوڵاتیان بەپەلە سەردانی بنکە تەندروستیەکان بکەن بۆی ڤاکسین وەربگرن، ئەگەر نا پێشبینی بەرزبوونەوەی زیاتری ئامارەکان دەکرێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. لە قوتابخانەیەکی بناڵەتی لە شاری نیویۆرکی ئەمریکا مناڵێک لە کاتی نان خواردن پارچەیەک خواردن دەپەڕێتە قورگی و دەکەوێتە دۆخێکی مەترسیدار. دەست بەجێ منداڵێکی دیکەی هاوپۆلی فریایەکەوێت و باوەژی پیاکات و فریاگوزاری سەرەتایی بۆ دەکات، چەندین جار پەستان دەخاتە سەر سکی و هاوپۆلەکەی ڕزگار دەکات. ئێستا دەیڤد دیاز لە ئەمریکا پێ دەوترێت پاڵەوان. دەیڤد قوتابی پۆلی 2 بنەڕەتیە و لە قوتابخانەی وودرۆ ویلسن دەخوێنێت لە نیویۆرک. لە وەڵامی پرسیارێکدا کە چۆن فێری ئەم فریاگوزاری سەرەتاییە بووە کە ژیانی هاوڕەکەی پێ ڕزگار کردووە، دەیڤد وتی شەوێک پێشەوە لەگەڵ باوکیدا سەیری زنجیرەیەکی پزیشکی کردو بە ناوی گود دۆکتەر. زنجیرەکە باس لە پزیشکێک دەکات کە نەخۆشی ئۆتیزمی هەیە و دەیەوێت ببێت بە پسپۆڕی نەشتەرگەری گشتی. ئەم پاڵەوانە بچووکە دەڵێت پێم خۆشە کە فرێ هاوڕێکەم کەوتم، بەڵام حەزم لەوە نییە ببم بە دکتۆر، دەمەوێت ببم بە یاریزانی باسکە. بەهۆیەوەی کە کۆنتڕۆڵەکە هەموو کات لای باوکمە و ئەویش سەیری بابەتی تەندروستی دەکات بۆیە فێری ئەم شتانە بوو. زۆربمان کە دەچینە خەسخانە نەخۆشخانەکان شتێک دەبینین لە بەشی فریاگوزاریەکاندا کە ئامێرێکە دەکرێتە پەنجە و ئۆکسجینمانی پێدەپێون، بزان لە خێرماندا ئۆکسجین باشە بەرزە کەمە چۆنە. بەم دوایانە دەرکەوتووە کە ئامێری پێوانی ئۆکسجین کە سوودێکی زۆری هەیە لە دیاریکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکاندا لەسەر کەسانی ڕەشپێست و زۆر ئەسمەر ئەنجامی ڕاست و دروست نادات. دکتۆر تۆماس ڤالی و چەند پزیشکێکی هاوکاری لە زانکۆی میشیگەن یەکەم کەس بوون درکیان بەوە کردبوو کە ئەم ئامێرە بچووکانەی دەکرێنە پەنجەوە لە کەسانی ئەسمەر و ڕەنگ تۆخدا ئەنجامەکەیان تەواو نییە. دواتر دەستیان کرد بە لێکۆڵینەوە و ئەنجامدا بۆیان دەرکەوت کە کەسانی ڕەشپێست و ئەسمەر 3 هێندەی کەسانی سپی پێست ئەگەری ئەویان هەیە ئەنجامی پشکنین ئۆکسجینیان لە 92 دەربچێت لە کاتێکدا لە ڕاستیدا لە 88 کەمترە. ئەمە ئامێرەکەیە کە دەیبینین
بۆنمە لێردا 92 نووسیەوە واتە ئامێرە ئۆکسجینەکەی باشە بەڵام لە کەسانی ڕەشپێستە ئەم ئامێرە ماوەیەکە هەڵە دەکات و ماوەیەکە دەرکەوتووە واتە لە ئەزەلەوە هەڵەی کردووە دەکرێتە پەنجەوە و لەم بەشەی سەرەوە تیشک دەچێتە ناو پەنجە و لە بەشی خوارەوە وەردەگیرێت لە دوو بەش پێکاتەوە بەشێکیان ڕووناکی دەرەکات و بەشێکی دیکە لەو دیوی پەنجەکەەوە ڕووناکیەکە وەردەگرێت و بەم شێوە بە پێی ڕەنگەکە بڕیار لەسەر ڕێژەی ئۆکسجین دەدات لە خوێندا ئەگەر ڕووناکیەکە ڕەنگی سوورێکی کاڵ بوو واتە ئۆکسجین لە خوێندا زۆرە بەڵام ئەگەر شین باو یان مۆر بوو واتە کەسەکە ئۆکسجینی کەمە ئێستا دەرکەوتووە کە پێستی ڕەش و تاریک کاریگەری لەسەر ڕەنگی ڕووناکیەکە هەیە لە کەسانی ئەسمەر و پێست تاریکدا ئەمێرەکە دەڵێت ئاستی ئۆکسجین لە خوێندا باشە و پێویستیان بە خەواندن نییە و دەتوانرێت بنێرێتەوە بۆ ماڵەوە بەڵام کە پشکنینی خوێنی بۆ دەکەیت دەرەکەوێت کە وانیە و ئۆکسجین لە خوێنیاندا کەمە بەپێی لێکۆڵینەوەیەکیش کە لە گۆڤاری جامای پزیشکی بڵاوکراوەتەوە لەسەر 7000 نەخۆشی توشبوو بە کۆڕۆنا کراوە دەرکەوتووە کە ئەم هەڵەیە لە خوێنەوەی ئۆکسجین بۆتە هۆکاری ئەوەی کە لە نەخۆشخانەکاندا کەسانی ئەسمەر و ڕەشپێست کەمترین ئۆکسجینیان بۆ هەڵبواسرێت هەواڵ تەندروستیەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا بە هێوای تەندروستێکی زۆر باش بۆ متان دەگەڕێمەوە لێرە